سەرەتای هاتنی وەرزی هاوینە و زیانەکانی کەمبارانی وشکە ساڵی دەرکەوتووە و باڵندە و ئاژەڵە کێویەکان لە بێئاویدا ڕوودەکەنە نزیک گوند و ناوچە ئاوەدانەکانی سنووری گەرمیان. لیوای 144 پێشمەرگە و بەڕێوەبەرایەتی ناحیەی نەوجول و دانیشتوانی گوندەکانی ئەو سنوورە هەڵمەتێکیان دەست پێ کردووە بۆ دروستکردنی چاڵ و کۆل بە مەبەستی دانانی ئاو بۆ باڵندە و ئاسک و ئاژەڵە کێویەکانی سنوورەکە، ئەمەش بە مەبەستی پاراستنیان لە ناوچوون. ئەمڕۆ بۆنەی ئەم وشکە ساڵیەوە ئاژەڵە کێویەکان لە وەزعێکی خراپان وایان لاتون نزیکی دیهاتەکانە بنەوە هەندێکیان باسەکرێت لە تینای کوێر بوونە بۆ ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی ناحیەی نەوجول هاوبەش لەگەڵ لیوای 144 هێزەکانی پێشمەرگە تایبەتن بە هێزەکانی هەفتا هەر ساین وەکو خەمخۆریەک بۆ پاراستنی و ئاژەڵانە لەم ساتە وەختەدا لەگەڵ دانیشتوانی سنوورەکە کۆمەڵێکی خەڵکی خۆبەخشی باش دیارەوانیش هاوکارن هەڵەسین کانیاوەکان دەرەدەین و هەم لەو شوێنانەی کە کانیاویش نییە خۆمان حەوزی تایبەت دروستەکەین و بە تەنکەری هێزەکانی پێشمەرگە و بەڕێوەبەرایەتی ناحیە ئاوی تیەکەین و بۆی ئاسک و ئاژەڵە کێویەکان بپارێزین لەم وەرزە گەرمەوە. پۆلیسی دارستان و پێشمەرگە و دانیشتوانی ئاوایەکانی سنوورەکە وێڕای هەڵمەتەکە بۆ پاراستنی ئاژەڵە کێویەکانی ناوچەکە هۆشداری دەدەنە و کەسانی ڕاو دەکەن و ژینگەی ناوچەکە دەشێوێنن، داوا دەکەن ئاسک و ئاژەڵە کێویەکانی ئەو سنوورە بپارێزن. بەڕاستی ئەمە داواکە لێرە من داواکەم کە ئەو ڕاوچانە بەخواانە بچنەوە ڕاو نەکەن و ئێمە هەر کەسێک لەم سنوورا بگرین ڕاوچی بێ هەر کەسێک بێ شەوان زار لە تەقیان لەکەین و هەر کەسێک تووشی ئەوە بێت و تووشی پێکان بێ یان کوژران بێ یان برینداری بێت و باڵی خۆی لە سۆی خۆیە من لێرەوە ئاگداری و ڕاوچانەکەمەوە خەڵکەکەمەوە کە لە هەر پلە پۆزێکا بێ لە هەر پایەیەکا بێ لە هەر جێگایەکە بێ بە هیچ شێوەی نێ شەو نێ نزیک ڕباکەمە بنەوە ئێمە هەر کەسێ بگرین حسابی رهاوی بۆکەین بە مادەی چواری رهاب یاندینە ئاسایش و یاندینە دادگا. ئەرکی ئێمە بەڕاستی سە قورس بووە لەبەرەوەی کە شەوان دەرەچین ئەبێ ئاگداری پێشمەرگە ئاسایش هەموو دام و دەستگەکانی ئەم سنوورە بکەینەکرد ئاگداریان نەکەینەوە تووشی ڕوبەڕوونەوەین لەگەڵیانە. ئێمە بەردەوام لە ئەرکداین مەفرەزەکانمانە گەڕێن بۆ پاراستنی ئاژەڵە کێویەکان و باڵندە کێویەکان لەم سنوورەدا و بەردەوام بە شەو ڕۆژ لە ئەرکداین بۆ جوانکردن و سروشتی کوردستان. ئەرکی ئێمە بەڕاستی سە قورس بووە لەبەرەوەی کە شەوان دەرەچین ئەبێ ئاگداری پێشمەرگە ئاسایش هەموو دام و دەستگەکانی ئەم سنوورە بکەینەکرد ئاگداریان نەکەینەوە تووشی ڕوبەڕوونەوەین لەگەڵیانە. ئێستا ئاژەڵە کێویەکانمان زۆر چاکە ئەم هینە ئەژێن و بەڕاستی باشە بۆیان کارێکی زۆر جوانە دەستخۆشییان لەکەین لە هەمویان. من شخصی خۆم دوێنێ ڕۆیشتم بە قایرۆچیمانەیە لەسەرەوە چاڵایەکمای کرد و گەڵ و قازمینمان کرد لەگەر کوڕێ میمزامە باوەڕتان هەبێت جوجگەکان هاتن لەبان دەستمان بنشێتەوە بۆ ئاو خواردن ئاو نەوی هەتا ئاوەکەمان هی کرد دەبێ ئاومانیشین کرد بۆ ئەیان بەلە ئەوەی چاڵەتەوەگەن بۆ ئاو خواردنیان. دەڕۆژام هەڵمەتە بۆ پاراستنی ئاژەڵە کێویەکان و ڕزگارکردنیان لە ناوچوون دەستی پێکردووە. ئێستا ڕۆژانە پۆل ئاسکەکانی سنوورەکە دێنە سەر چاڵاوەکان و لەژێر چاودێری پێشمەرگە و پۆلیسی دارستان لە نزیک بارەگاکانی پێشمەرگە دەمێننەوە و پشوو دەدەن بە پێی وتەی بەڕێوەبەری ناحیەی نەوجول بەردەوام دەبن تا کۆتایی هاوین و داواش دەکات دانیشتوانی سەرجەم گوندەکان بەو کارە هەستن و ئاژەڵ و باڵندەکان لە ناوچوون بپارێزن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی نەوجول.